ڕۆڵی من لەم شانۆیە تۆزێ ڕۆڵێکی جیاوازە بۆ من وەکو تا ئێستا بەرکەوتم لەگەڵ ئەو جۆرە کارکتەرەیان نەبووە. هەستی شەکەم زۆر گونجاوە لەگەڵ فەیسی منە بۆ ئەو کارکتەرێکە زۆر جوڵەی هەیە، زۆر حرەکەی هەیە، بەڵام نامەوێت بە تەواوەتی باسی ئیشەکە بکەم، یعنی کارکتەرەکەی من چۆنە و چۆنیە ئەمێ ئەوە یەکسەر بەجێ بێڵم بۆ بینەر خۆی بیبینێت، چکە لەوانێ بەو شێوەیە بینەر منی بەو جۆرە نەبینی بێت تاکو ئێستا، چکە کارکتەرەکە بۆ من تا ئێستا لەم جۆرە کارکتەرم وەرنەگرتووە. کارکتەرم وەرگرتووە لەم شێوازە، بەس بەم نەوعی کە ئێستا ئیشی تیاکەم وەکو شانۆیەکە بەم جۆرە ئیشم تیا نەکردووە. بەم جۆرە ینی بۆ من ئەمە کارکتەرێکی تا ڕادەیەک تازەیە. تا ئێستا ئەم جۆرە کارکتەرە من ئیشم نەکردو بەرکەوتن لەگەڵ ئەم جۆرە کارکتەرەیان نەبووە. من لە شانۆگەری ڕۆمیۆ جولیێت لە نووسینی شکسپیر و دەرهێنانی فازل جاف ڕۆڵی کاپولێتمەیە، یەکێکە لە دوو بنەماڵەکە کە باز لە دوو بنەماڵاکە من یەکێکم لەو دوو بنەماڵەیە کە باوکی جولێتەکە، ڕۆمیۆ جولێت، من باوکی جولێتم. بێگومان گونجاندن لەگەڵ کارکتەرە ئەوە ئیشی ئەکتەر خۆیەتی کە چۆن خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو دەورەی کە پێبەخشرێ. بەڵێ ئەمە شانۆنامەی ڕۆمیۆ جولێتی نووسەری گەورەی جیهانی ویلیام شێکسپیرە. ئەم شانۆنامەیە گەلێک بەناوبانگە، باس لە خۆشەویستیەکە، باس لە کێشەکانی خۆشەویستی لە ناو کۆمەڵگەیەکە، باس لە جیاوازی نێوان دوو نەوەکانەوەی دایک و باوک بڵێن کۆن لەگەڵنەوەی نوێ. ئەم کێشانەی کە ئێستا لەم شانۆگەریە و شێکسپیر هەن لە ڕاستیە لەم ڕۆمانە لە ژیانی هاوچەرخە زیاتر دەنگ ئەدەنەوە، زیاتر کێشە کەوتۆتە ناویا با بڵێین پانتاییەکی فراوان کەوتۆتە نێوان بیرکردنەوەی دایک و باوکان لەگەڵ گەنجان. یەکێکە لەو شانۆنامانەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئاسیا و لە کەنەدا و لە ئوسترالیا بەردەوام پێشکەش ئەکرێ. ئێمەش بە باشمانزانی لە کوردستان پێشکەش بکرێ. ئەوەندەی من بزانم ئەمە بۆ یەکەم جارە لەسەر شانۆیەک با بڵێن بە شێوەیەکی لە شێوەی با بڵێن نمایشی تیپێکی شانۆیی تا بە شێوازێکی پیشەیی ئیشی لەسەر بکەین.